بینەرانی عەزیز لە بەرنامەکانی پێشوودا چوار بەش لە راپۆرتی سیاسی پەسەندکراوی کۆنگرەی هەژدەی کۆمەڵەمان خستنە بەرڕاو نەزەری ئێوە. دا بەرنامەی چوارمدا بە کورتی باس لە جێگە و پێگەی ئێستا و ئاسۆی دواڕۆژی ئێران کرا و ئێستا سەرنجتان ڕادەکێشم بۆ بینینی بەشی پەنجەمی ئەم گوزارشە. سیاسەت و تاکتیکەکان. یەکەم، تاکتیکی مانگرتنە یەک لە دوای یەکە سیاسی و پیشەیەکان کە لە هەلومەرجی هەنووکەیدا تا ڕادەیەک برەویان هەیە دەتوانێت دوژمن هیلاک بکە و لە توانای بخە. لەم پەیوەندەدا بەردەوامبوونی بزوتنەوەی داخوازیەکان گەلێک گرینگە. ئەم بزوتنەوەی دەتوانێت هەم ببێتە هۆی ڕێکخراوبوون و هەم ببێتە بەستێنێک بۆ زیاتربوونی کاریگەری هێزە سۆسیالیستیەکان لەو شوێنانەی ئەم بزوتنەوانە بوونیان هەیە. دووهەم، بزوتنەوەی داخوازی گەلێک نابێ وەک ئامرازێک سیر بکرێت، نابێت داخوازیەکانی خەڵک بکرێن بە ئامرازێک بۆ سەرکەوتنی حیزب. دەبێت بەبایەخەوە لە دەستکەوتە بەرجەستەکان لەم بوارەدا بڕوانرێت. باشتربوونی دۆخی ژیانی خەڵک پرسی شۆڕش نزیکتر دەکاتەوە نەک دوورتر. نابێ واربی بکرێتەوە کە هەر چەندە دۆخی ئابووری خەڵک خراپتر بێت ئاوا شۆڕش بەردەسترە. سێهەم، ناڕەزایەتیەکانی خەڵک ئاشتیانە و مەدەنین. خۆپیشاندانەکانی سەرشەقام و مانگرتن شێوازی سەرەکی ئەم ئاخێزە جەماوەریانن، بەڵام تێڕوانینی ڕژیم لەمەڕ ئەم ناڕەزایەتیانە خۆی لە دوو تەوەردا دەبینێتەوە کە بریتین لە سەرکوت و چاوپۆشیکردن. کاریگەریەکانی سیاسەتی سەرکوت پێویستە بە تاکتیکی گونجاو و خۆگونجێنەر کەم بکرێتەوە و سیاسەتی چاوپۆشیش لە ڕێی درێژەدان بە ناڕەزایەتیەکان و بەدەستهێنانی پشتیوانی توێژە جیاوازەکانی کۆمەلگا و بردنە سەرەوەی ئاستی داخوازیەکان. لە بواری سەرکوتدا بەبەستی ڕژیم لەلایەک شکاندنی ورەی خەڵکی ناڕازی و لەلایەکی تریشەوە گۆڕینی ئاراستەی ناڕەزایەتیەکان بەرەو تێک هەڵچوونی پێشوەختە بە مەبەستی ڕێگرتن لە جەماوەری بوونەوەیانە. مانگرتنی سیاسی گشتی کردەوەی ترین، بەردەستترین و کەم زیانترین تاکتیکە بۆ بردنە پێشەی بزوتنەوەی ڕوخاندنی شۆڕشگێڕانەی کۆماری ئیسلامی. نیگەرانی لەوەی کە نەوەک شۆڕشی سیاسی داهاتووی ئێران بە هەمان چارەنووسی ئاخێز و شۆڕشەکانی بەهاری عەرەبی دووچار ببێت نیگەرانیەکی ڕاستەقی نییە. بەڵام بە گرتنەبەری تاکتیک و شێوازی گونجاو دەبێ ڕێگری بکرێت لە ڕوودانی واها ڕووداوێک. دەبێ و هێزانەی کە بەکردەوەکانیان کۆمەلگای ئێران بەرەو واها چارەنووسێک دەبن پوچەڵ بکرێنەوە. چوارم، بەرپرسانی ئەم ڕژیمە هەموو کاتێک لەسەر ئەو باوەڕ بوون کە لە ئەگەری نیشاندانی هەر جۆرە نەرمیەک لە هەمبەر داخوازیەکانی ناڕازیاندا چاوەڕوانیەکانی خەڵک بەردەوام دەچێتە سەرتر و وا هاڕەوتێک لە ئاکامدا دەبێتە هۆی لە ناوچوونی دەسەڵاتی ئەوە. ئەوان دەزانن ئەگەر هەر بەشێک لە ئۆپۆزیسیۆن لە ناوخۆی وڵاتدا دەستی بە یەکێتی ڕێکخراو دامەزراوە و ڕێبەری ڕابگات دەبێتە مەترسیەکی جددی لەسەر مانەوەی ئەوان و لەم ڕۆوەیە کە ترسیان لە چالاکی مەدەنی هەیە. بە هەموو توانایانەوە چالاکیە ڕێکخراوەکان سەرکوت دەکەن و ڕێگری دەکەن لە بەرزبوونەوەی ئاستی خەباتە مەدەنیەکان بۆ پێکهێنانی ڕێکخراوی مەدەنی و جەماوەری. بەڵام ئەم کردەوەی ڕژیم لە هەمبەر خەڵکی ناڕازیدا کۆمەلگا سیاسی تر دەکاتەوە. پێنجەم، تا بەدی هاتنی هەلومەرجێک کە تێیدا دەبێ هێرشی کۆتایی بۆ ڕوخاندنی شۆڕشگێڕانی کۆماری ئیسلامی و گرتنە دەستی دەسەڵاتی سیاسی ڕێکبرێت هێشتاکە هەنگاوگەلێکی زۆرمان لە پێشە. کردەوەی ڕژیم لە سەروبەندی ئاخێزی خەزەڵوەری 92 نیشانیدا کە ڕژیم بۆ بەکاربردنی هەر ئەندازەیەک لە توندوتیژی خۆ نابوێرێ. هەر بۆیە خەڵکیش بۆ سەرکەوتن لەم شەڕەدا و بۆ ڕێگریکردن لە زیانیەکان پێویستیان با بەدەستهێنانی ئامادەی زیاتر، بەکارهێنانی ئامرازگەلێکی کاریگەرتر و پەرەدان بە تاکتیکەکانی خەباتە. لەم کاتە بەدواوە نابێت دوژمن شوێن و کاتی شەڕ دەستنیشان بکات و تێک هەڵچوونی پێشوەختە بسەپێنێ. لە ماوەی ساڵانی ڕابردوودا هەردوو لایانی ئەم شەڕە بەرەی شۆڕش و بەرەی دژە شۆڕش هێز و توانایی خۆیان تاقی کردوێتەوە و خاڵە بە هێز و لاوازەکانی خۆیان ناسیوە. کۆبەندی وانە و دەستکەوتەکانی ئەم قۆناغا کە بە بەهای گەلێک فداکاری و گیانبازی بەدەست هاتووە و هەروەها جەختکردنەوە لەسەر ئەرکی پێشەنگان و خەباتکارانی کۆمونیست لەم شەڕە چارەنووسسازەدا بۆ بەرەی شۆڕش بابەتێکی یەکجار گرینگە. خاڵی شەشم،
بەشێکی بەرفراوان لە ئۆپۆزیسیۆنی ڕاست و چەپ بە بەرنامە و ئیستراتیژە جیاوازیەکانیانەوە لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا وەستاون. ئەم ئۆپۆزیسیۆنە لەگەڵ ئەوەدا کە خاوەنی گەلێک کەرەسە و پێداویستی بەرینە بۆ پرۆپاگەندە و کاریگەریدانان لەسەر ڕایگشتی، بەڵام هێشتاکە لە پێگەیەکدا نییە کە وەک بەدیلی کۆماری ئیسلامی متمانەی کۆمەڵایەتی بەدەستهێنا بێت. وێڕای هەموو ئەمانش ئەگەرچی لە قۆناغی شۆڕشدا هێزە چەپ و کرێکاریەکان خاوەنی پۆتانسیێلێکی لەبارترن بۆ بەرەو پێشبردنی استراتیژی سیاسی خۆیان، بەڵام لە ئێستاوە دەبێت دژواریەکانی ئەم ڕێگایە لە هەمبەر ڕژیم و هەروەتر لە ئۆپۆزیسیۆنەکاندا بناسین. ئەزمموی کۆمەڵە لە قۆناغی شۆڕشی ساڵانی 1357 و 1350 تاوی خاوەنی کۆمەڵێک وانەی بە نرخە لەم بوارەدا کە بە بێگومان یارمەتی دەوڵەمەندتربوونی ئەزمموی حیزبی کۆمونیستی ئێران دەدات. با لێرەدا باس لە ئەولەویەتەکان و ئەرکەکان بکەین. یەکەم، یەکگرتووی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی وەک بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی مامۆستایان، بزوتنەوەی خانەنشین کراوان، بزوتنەوەی خوێندکاری، بزوتنەوەی ژینگە و بزوتنەوەی شۆڕشکێڕانەی کوردستان مەرجی سەرکەوتنە بەسەر ڕژیمی ئیسلامیدا. لەم بوارەدا ڕۆڵی کۆمەڵە لە گرێدانەوەی بزوتنەوەی شۆڕشکێڕانەی خەڵکی کوردستان لەگەڵ بزوتنەوە سەرتاسەریەکان یەکێک لە بنەماکانی ئەم سەرکەوتنە بەدیدێنێت. دووهەم، ڕێکخراوی سیاسی لە ڕێگەی پەیوەندیە تاکە کەسی و سنووردارە حیزبیەکانەوە لەگەڵ کۆمەلگادا گرێ ناخوات. ئەم پرسە لە ڕێی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانەوە بەدیدێت. تەنیا ڕێگەی ڕۆڵگێڕانی کۆمونیستەکان لە گۆڕانکاریە سیاسیەکانی کۆمەلگای ئێراندا لە ڕێی پەیوەستبوون بە بزوتنەوە کۆمەڵایەتیەکانەوەیە و بەدیری کۆماری ئیسلامی لەوەها ڕەوتێکدا پێک دێت. خاڵی سێهەم، ئامادەکاری بۆ شۆڕشی داهاتووی ئێران بە قۆناغ و ڕێبازگەلێکی جیاوازدا تێپەڕ دەبێت. پێویستە ئەرک و ئەولەویەتەکانی خۆمان لە قۆناغە جیاوازەکاندا بناسین و شێلگیرانە وڵامی پێویستیەکانی هەر قۆناغێک بدەینەوە. لە هەلومەرجی هەنووکەیدا پەیجووی بزوتنەوەی داخوازیەکان گەلێک گرینگە. هاوڕێیانی ئێمە لە شوێنی کاردا دەبێت داهێنەر و چالاکی ئەم بزوتنەوەی بن. شێوازی ڕێونێنیکردن و بە سەرکەوتن گەیاندنی ئەم بزوتنەوەیە فێر بن. لە قۆناغی ئاخێزە گشتیەکاندا بەبوون و بەشداری چالاکانی خۆیان ڕێگە نەدەن کە ڕەوتی جوڵانەوەکە بەلاڕێدا ببرێت و دروشمگەلێکی گومڕاکەر کە لەگەڵ هاوستەنگی هێزی ڕاستەقینەیدا ناگونجێن بەسەر بزوتنەوەی خەڵکی ناڕازیدا زاڵ بن. بۆ سەرکەوتنی هەر جوڵانەوەیەک بەدەستهێنانی پشتگیری و پشتیوانی توێژە جۆراوجۆرەکان پێویستە. نابێ ڕێگە بدرێت کە ڕێشوێنەکانی خۆمان و یاخۆت تاکتیکەکانی دژمن دەست بخاتە نێوان خەڵکی ناڕازی و مانگرتوانەوە. خاڵی چوارم، لە قۆناغی ئاخێزە شۆڕشگێڕانە خۆڕسکەکاندا هەلی گونجاو بۆ ڕۆڵگێڕانی ئاگایانە و پلان بۆ داڕێژراوی چالاکانی کۆمونیست دەرەخسێ. ئەم هەلانە نابێت لە دەست بدرێن. زۆر یەک لە شۆڕشگێڕان لەوەها هەلومەرجێکدا یەکتر دەدۆزنەوە بناغەی بەهێزترین هاوڕێتیەکان کە دەبنە سەرمایی بزوتنەوەکانی دواتر لەوەها هەلومەرجگەلێکدا دادەڕێژرێت. ڕۆڵگێڕان و چالاکبوون بە مانای بەشداری ئامانجدار بە بەرنامەوە، ڕۆڵ نواندنێک لە پێناو یەکگرتوویدا هاوکات لەگەڵ دروشمی گونجاو بۆ هەر قۆناغەکە. بەشداری ئاگایانە واتە دابەشکردنێکی کاری دوور ئەندێشانە، واتە وەگەرخستنی تەواوی هەوڵەکان بۆ پاراستنی هێز هاوکات لەگەڵ بەشداری چالاکانە بە بەکارهێنانی ڕێوشوێن و داهێنانە خۆجێیەکان. ئەو ئامانجانەی بۆ هەر جوڵانەوەیەکی ناڕزایەتی دیاری دەکرێن دەبێت تا ئەو جێی دەکرێ واقعبینانە بن. لە بەرچاوگرتنی ئەم خاڵە پێویستە کە سەرکەوتن وەرە دەبەخشێت و هێز کۆ دەکاتەوە و نسکۆش بێهیوایی و پاسیفبوونی لێ دەکەوێتەوە. خاڵی پەنجەم، دەور و نەخشی تێکدەرانەی بەکرێگیراوان و دەست و پەیوەندیەکانی ڕژیم لە ناو ئاپۆڕەی جەماوەردا یەکێکە لەو مەترسیانەی کە بەردەوام هەڕەشەیە بۆ سەر ناڕزایەتی و ئاخێزە جەماوەریەکان. هاندان و ڕاکێشانی حەرەکەت و خۆپیشاندانی هێمنانەی جەماوەری ناڕازی بەرەو توندوتیژی، ڕاکێشانی ڕیزی جەماوەری ناڕازی بۆ ناو بۆسە و داوی دوژمن، هاندانی جەماوەری ناڕازی بەرەو ڕوبەڕووبوونەوە و تێک هەڵچوون لەگەڵ هێزەکانی دوژمن لە کاتێکدا کە جەماوەر هێشتا ئامادەی تەواوی بۆ بەرەو ڕووبوونەوەیەکی یەکلایی کەرەوە نیە و هەروەها ترسانی کەسانی دوودڵ و ڕاڕا لە ئاکامەکانی بەشداری لە حەرەکەتە ناڕزایەتیەکان، هێنانە گۆڕی دروشمی ناپێویست و بەلاڕێدابەر و هیتر
لە زمرەی ئەو مەترسیانن لەمڕۆ پێویستە هەڵسوڕاوان و پێشڕەوانی خاوەن ئەزمون بە لێهاتووی و گرتنە پێشەی ڕێوشوێنی گونجاو نەهێڵن کە بکەونە داو و بۆسەی دوژمنەوە. خاڵی شەشەم لە سەروبەندی قۆناغی شۆڕشگێرانەدا واتە هەلومەرجێکە کە گونجاوە بۆ پەلامار و هێرشکردنە سەردام و دەستگا و ناوەندەکانی دەسەڵاتی ڕەژیم بە مەبەستی یەکلاییکردنەوە و کۆتایی هێنان بە حاکمیەتی کۆماری ئیسلامی زۆر پێویستە کە ڕێوشوێن و ڕێنمایەکانی ناوەندی ڕێبەرایەتی حزب بە وردی لەبەرچاو بگیردرێن. خاڵی حوتم تۆڕە کۆمەڵایەتیەکان دەور و نەخشێکی گرنگیان هەیە لە هیدایەت و ڕێخستنی ناڕزایەتیەکان و هەروەها ڕاکێشانی ڕایگشتی جیهانی بە مەبەستی پشتیوانی و پشتگیری لەو خەباتە مافخوازانەیەی کە لە ئارادایە. لەمڕۆوە زۆر پێویستە چۆنیەتی و ڕێوشوێنی دروستی بەکارهێنان و لە بەرچاوگرتنی باری ئەمنی لەم بوارەدا فێر بین بەهۆی ئەم گرنگی و کاراییەوە کە بێبەشکردنی کۆمەڵانی خەڵکی ناڕازی لە دەسڕاگەیشتن بەم ئازارە لە زمرەی ئەولەوێتیەکانی ڕەژیمە. لە هەمان کادا نابێت لەوەش غافڵ بین کە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ناتوانن جێگای ڕێکخراوەکانی شوێنی کار و ژیان پڕ بکەنەوە. شۆڕشی کرێکاری و شۆڕشی سوسیالیستی لە سبەی ڕۆژدا تەنیا لە ڕێگەی ناوەندێکی ڕێبەرایەتی کۆمونیستیەوە کە پشت بە ئەستور بێت بە تۆڕ و ڕایەڵە ڕێکخراویەکانی شوێنی کار و ژیانی کرێکاران و زەحمەتکێشان بە سەرنجام دەگات. خاڵی هەشتم ڕەچاوکردنی سیاسەتێکی هاوکاری و هاو ئاهەنگی یەکگرتوانە لەگەڵ هێز و هەڵسوراوانی خەباتی بوارە سیاسی و کۆمەڵایەتیەکان لەسەر بنەمای ئامانجگەلێکی کردەوەی دیاریکراو لە پێناو بە سەرکەوتن گەیاندنی بزوتنەوە ناڕزایەتیەکان. هەڵسوراوانی کۆمەڵا پێویستە لە هەر شوێنێک کە هەن هۆکارێک بن بۆ یەکگرتووی و بە لە خۆبردوویەوە بە دەمویست و خواستی خەڵکەوە بن لەگەڵ بیر و ڕاجیاوازەکان بە مەبەستی پاراستنی یەکگرتووی گشتی بەدڵێکی ئاواڵەوە بەرخورد بکەن و یەکگرتووی بکەنە ئامانجی سەرەکی و خۆ لە هۆکاری پڕژوبڵایی ببێرن. هەروەها هاو ئاهەنگی و هاوڕابوون لەسەر دروشمەکان گەلێک گرینگە. خاڵی نۆهەم ڕێکخرا و کۆڕ و کۆمەڵە کرێکاریەکان لە ناو جەرگەی بزوتنەوە ناڕزایەتیەکاندا باشتر لە هەر کاتێکی تر شکڵ دەگرن. هاوکات ئەو ڕێکخرا و کۆڕ و کۆمەڵە لە پرۆسەی ڕێخستن و هیدایەتی خەبات و ناڕزایەتیەکاندا ئەزمون و جەسارەتێکی زیاتر بەدەستێنن. پێبەستکردن و گەڕانەوەی ئەو ڕێکخرا و دامەزراوانە بۆ کۆمەڵەی گشتی پێکهێنەران و زاڵکردنی ئیرادەی گشتی تیاندا لەلایەکەوە ڕەمزی ڕادیکاڵمانەوەی ئەو ڕێکخراوانەیە و لەلایەکی ترەوە جۆرێک ڕاهێنانە بۆ دەسەڵاتی جەماوەری لە داهاتوودا. بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی کە پێشکەشمانکردن بەشی پێنجەمی گزارشی سیاسی پەسەندکراوی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە بوو. تکایە لەگەڵمان بن بۆ دیتنی باقی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.